هر ئەوەنە کە پێویست ئینسانیتن من بەس ئەوەنە کە تو چۆن کەسێکەکەی بەشایەت بۆ چۆن بوختانیش با فرەتێکدایان پاکەکەی و ئەگەر ئەم باش بوختان نەبێت بۆچی فەرقی ئەەکەی من تەنیا قسەم لەسەر ئەو سێ مەوزوعی ئەمە یەک ڤیدیۆم نییە لەسەر هیچ ئافرەتێک نە لە ئەکاونتم نە لە فەیسبووکم نە لە تیکتۆکم ئەمە تەحەدا بۆ هەموو ئەمڕۆ سێری بکەن بە حیاتی دام لەناوە تۆ حاشاکەی لەوەی شتی وات وتبێ یەک جار کاکەیەڵێ ڕەشی کردوتەوەنێ ئێستا لە لای یاخی هەیە بەڵێ نا من هەردام نەنایەتە ڕەشی کەمەوە هەردام نەنایشتیوە هەر بیلال داینا لە ئەوەل و ئاخری ئەمن بە لایڤ لە فەیسبووک هەندێک قسەم کردو فەیسبووک کە لایڤ و داخستەوە خلاص بەڵێ خوشکی بەڕێزم بەڵێ لەبینی تو یاخیە چی عەداوەتێک هەیە هیچ والله عداوتم نییە وەکو شخصی ئەو موضوعەوە كتو هیچ عداوتێک بۆچی کەوتیتە ناو موضوعەوە کاک بیلال خۆ هاویشتە ناو مۆزوعی نەک من لای من هیچ ڤیدیۆیەکی هیچ ئافرەتێکی بڵاو نەکرایتەوە ئەم هەموو بەڕێزانە لێرەنە بڕۆنە سەر ئەکاونتی من نە لە فەیسبووک ئەو قسانەی من کردم یەک قسەهی من نییە لە یەکشی پەشیمان نیمە کە کرد نەقل خراوەتە سەر تۆ یان شتێکی تۆ وەکو ئافرەتێک حەز لێیە زانم ئافرەتێک چێیە ئەو هەر یەکە بە نەزەرێک دەچێت بە دوای ئەم مۆزوعی ئاگەڕێ ئەو کەسانە کە بە دوای ئەزم نەکردووە بە دوای مەوزوعە بگەڕێن تۆ شۆکو ڕۆژنامە سنوورێکی لەگەڵ ڕێزمە بۆ سنوورێکی ئەخلاقی لەو پەڕی ئەخلاقیەوە نانا لەو پەڕی ئەخلاقی و کردیت مەچە بگە کە چوویمە ناو مەوزوعەکەی من ئەوها قسەم کردیە وتومە خەڵکینە ئەم ئافرەتێکی بەڕێزە هەر لە دەستپێکی لایڤەکەم تەبعا من لە لایڤ قسەم کردووە کە لایڤەکەشتەوە بەڵێ باسم کردیە لەبەری بوویتە مەوزوع بوویتە سۆشیال میدیا نام تەوحید مەکو تەوحیدی پێغەمبەر ئەم تەوحید لە پێغەمبەر فێر بوو لە سەحابە ڕێزەکان فێر بوو لە چێ فێر بوو من تۆ سەر بە هیچ حزبێنیت بەڵێ من بسم ئیسلامیم بەڵێ من بسم ئیسلامیم بۆ خۆم لە نەوت سێ بسم ئیسلامیم نەک ئێستاوە لە نەوت سێ و چارەوە لە بیارە و تەوێلە و دەگای شێخان و زەڵمێ و خوڕمال و جیهادم کردووە لە شاخ و لە شارە ئەی وەڵام بسم ئیسلامی بووینە بە فەخرەوە بەڵام لەژێر چەتی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا کرێکار و هەموو مامۆستا بەڕێزانە کە ئێستا دنیاکە گۆڕایە بەڵام لا یزال تام ڕۆژە بسم ئیسلامی من خەل لەسەر مەنهەجەکەی خۆمان ماین ئەمن بە هیچ شێوەیەکی بوختان بۆ ئافرەتەی نەکردێکە من هاتوومە بەو پەڕی ئەخلاقیەوە قسەکەم نەقل کردووە نە زیاد نەکەم